سڵاوتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتانە شاد و بەختەوەر بێت. گوێگرانی خۆشەویست هاتینەوە لاتان لە بەرنامەیەکی تری لاپەڕا لە ڕادیۆی دەنگی گەل. من دەوران گەرمیانی پێشکەشکاری بەرنامە. بابەتی بەرنامەی ئەم جارەمان لەسەر گۆشەگیری توندی سەر ڕێبەرئاپۆ و بەڕێوەچوونی هەڵمەتی جیهانی ئازادی جەستەیی ڕێبەرئاپۆ و چارەسەری پرسی کورد و هێرش و هەوڵە داگیرکاریەکانی دەوڵەتی تورکی داگیرکرد بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم تەوەرانە. میوانداریمان کردووە لە هەڤاڵ زەروان شەماڵ، گەریلای یەکینەکانی ڕۆژهەڵاتی کوردستان یێرەکە. هەڤاڵ زەروان بەخێربێی. سپاس دەکەم، ئێوەش بەخێر بن. هەڤاڵ زەروان، سەرەتا بەوە دەست پێ بکەین ماوەی 40 مانگ زیاترە هیچ زانیاریەک لەسەر ڕێبەرئاپۆ نازانرێت. هۆکار چییە؟ بۆچی دەوڵەتی داگیرکەری تورک ڕێگە بە چاوپێکەوتن و دیدار لەگەڵ ڕێبەرئاپۆ نادات؟ ئەمە وەک هەمومان دشۆپینە نۆڕایەگەشتی دنیا ئەندشۆپینە. ئەمە 26 ساڵە ڕێبەرئاپۆ پلانگیریەکی ناونەتەوی دیل هاتگرتن. ئێستا لە دەستی دەوڵەتی تورکدا 26 ساڵە دیلە ئێستیر هاتێگرتن. بەم مابەستە 26 ساڵە ڕێبەرئاپۆ هەناسە بە هەناسە بەرگریەکی میژووی جواکی دکە. نونەرەتیا خەتی مۆدرنیتەیە دموکراتیک دەست بە مۆدرنیتەی سەرمایەداری و هەموو ئەو هێزانی کە سەر بەخۆی سەر بە مۆدرنیتەی سەرمایەدارینن دەست بە ئەم هەموو عەقلیەتە ڕێبەرئاپۆ 26 ساڵە لە دوورگەی زیندانی دوورگەی ئیمرالی لەناو بەرگریەکی میژووی و جواکیدایە کۆمەڵایەتیدایە. بێگومان ئەمە 41 مانگیشە بە هیچ شێوازێکی ڕێبەرئاپۆ ئاگاهی نینە. تەبگەرە ئازادی کوردستان و گەلی کوردستان و ڕای ئازادیخواز و دموکراتیکی گەلانی جیهان بگشتی لەناو مەراخێکی زۆر جددیدانە ji بۆ کە ئەمە 41 مانگە لە ڕێبەرئاپۆ هیچ ئاگایەک ناگرتن لە ڕێبەرئاپۆ و لە هاوڕێیانی کە لە زیندان دوورگەی ئیمرالی لەگەڵ ڕێبەرئاپۆنە. بێگومان هۆکاری زۆر گەلێک هۆکاری هەنن، هۆکاری میژووی هەنن، هۆکاری کۆمەڵایەتی هەنن، هۆکاری سیاسی هەنن. ئەم هەموو هۆکارەکانە کۆ گشتی ئەو هۆکارێکە دوو خەتی میژووی لە کەسایەتی ڕێبەرئاپۆدا ڕاستی ڕێبەرئاپۆدا لە ئیمرالی دناوە تێکۆشانێکی زۆر سەختانن. بێگومان کارکتەری دەوڵەتی تورک کە دەزانن کارکتەرێکی چۆنە، کارکتەرێکی وحشیانە هۆوانەیە کە ئەو یاسا قانونی کە بەخۆیژی یە خۆین عایدی خۆینە خۆی پەسەند کردوویە، دام و دەستگای خۆی کە پارلەمەن و ئەنجومەن و ئەوانانە کە پەسەند کردوویە بەخۆیژی ئێستا دەستوری خۆی پێشل دکە بن پێ دکە لەگەڵ دەستوری خۆی دەستوری ناونەتەوی کە واژۆی لە بنە هەمویان پێشل دکە. ئێتابیان پێشلکردیانە تەنها بەهێزی دەوڵەتی تورکیا ئەمە باشتر دەزانن کە دەوڵەتی تورک تەنها پێکهێنەرێکی پراتیکیە لە ئیمرالی ڕێبەرئاپۆ بۆ خۆی ئەمە وا پێناسێ کرد. دەمێ کاتێکە شیرۆڤە لەسەر پیلانگەری ناونەتەوی کردی گوتی ڕستیانژی ڕۆلی دەوڵەتی تورک تەنها گاردیانیەکێ باسیتە لە ئیمرالی. ئێمەژی لەو چارچەوە لە وربوونیانژی تێروانینمان لەسەر مەسەلەی گۆشەگیری ئیمرالیە کە ئەمە 41 مانگیشە کەتی قۆناغێکی جێهێواز، یعنی ئەم قۆناغا تابی قۆناغێکی نوێ لەم 26 ساڵە جگە لەم 40 مانگە ماوەیشی بە ماڵبات و پارێزەر و وەک ڕایگەشتی دنیاژی دەزانە هەل لە هەندێک قۆناغ گفتوگۆ لە نێوان ڕێبەرئاپۆ و دەوڵەتی تورک پێشکەتن ji bo çareserkirinê meselê Kurd li Bakurê Kurdistan û Tirkiye lew mawana lîjneyên cêwaz çûn û hatin çûkirin. Belam em 41 mange qonaxê goşegirî li ser rêberapo ke em bi goşegirî binav dikin. Di rastî xwe de goşegirî nîne zulmekî yekcar, zordariyekî yekcar an jî sîstemekî yekcar dijwar û bêrihme bi destê dewletê Tirkiye rastî bi destê هێزی ناودەوڵەتی نونەری سەر مۆدرنیتەی سەرمایەداری لەسەر ڕێبەرئاپۆ بڕێوە برن. بەڵێ هەواڵ زەروان ئەو گۆشەگیریە یاخود وەکو تۆ گوتت ئەو زوڵمە کەوا بەسەر ڕێبەرئاپۆدا دەسەپێنرێت چەندە یاساییە؟ ئایا بەڕاستی تەنیا دەوڵەتی داگیرکەری تورکیا کە ڕێگە بە چاوپێکەوتن و بینی ڕێبەرئاپۆ نادات؟ ئێمە لەبارەی یاسایی بۆخۆی مەسەلەی ئەوانێک کە قانون و یاسا و زاگۆنی دەوڵەتی تورک دەزانن پارێزارانی ڕێبەرئاپۆ و خەڵکی قانوناسی
دنیا یعنی قانوناسی ترکیه بخواجی زور بوازحی پسند کن که اف مسئله کی قانونی نیه مسئله کی لقانون ترکیه بخوی که استوانه که هنن لمریت هن هیچ یکیان ریگیریه کی وال نه لریبراپ و نه لتو گرتیه کی تنی لترکیه که اف مسئله نه مسئله کی استایه چونکه لقانون ترکیه که ترکیه بخواجی هم دولته که یاساین اروپا یاساین کنسول اروپا واجو کریه و قبول که محکمه اروپا لسر محکمه خوی ناخوی را دبینه لم دیرو برانا بوازحی هوشیاری هات ندن لگل مناش اما دزانن که لجنه مافی مروبان نتویه کرتوی کانش لم برای هوشیاری به دولت ترک تغییر کرد دراوه که یاسا پیشل دگری هم یاسای ناخو پیشل دگری هم یاسای نو دولتی پیشل دگری لو برای که ما ببیجن عالیه کی امای حقوقی هیا که دولت ترک ایوی لچرشوه کی بو خوی چی بکنج ریگی کی بو خوی بدوستو شته کی وان نیه بگشتی و به تواوی دج به یاسای ناوخوی دولت تاکید ترکیه و دج به یاسای نو دولتی نه تو ریگی کی یاسای نیه لیاسای دولتی ترکیه بگومان روشی ربرا کو به شوازه کی دیگه پناسه کراوه بو خوی اما 5 ساله بلکی دامزراندن دولتی ترک تا اورو او یاسایانی که پیوندی به کرد هیا یاساین آوارتنن یاساین جیوازن 3 ساله هم یاساینا لم شوازه لسر کرده سپاندن جبک کردستان کردیان متینگه و داگریان کردنه bu işi yasayı klasör Kürtçe bu Kürt'teki asayişi beklenen her avartaya ancak ama Kürt'teki ke siyasi ve Kürt'teki ke siyasiye rebertiye milleteki neteveki dağıdıken vek reberapo be guman em hamu dizanın u dinasın ke devleti Türk keset de şahsi devleti Türk tabii ki estate icra kırın Avrupa icra kırın çiye mesele metingeri u mesele dilgirtini reberapo لهولی مسئله که قانونی انجی یاسایی نینن دبی هیچ کسی که لو باره مسئله نروانه یعنی اوا مسئله که قانونی نیه اگر به باسیتی بکارم بدو ویشه باسی مسئله قانونی دولتی ترک بکن که چونن لسر مسئله او اوای خلکانی که حکم خواردیانه به هیچ شوازه که ریگری لبرانبری اوا نیه که مالبات خوی مالبات خویان سردانیان بکن پارێزەریان کە سەردانیان بکەن ئێمە دەزانن لە قانونی دەولەتی تورکدا کەسانی کە دەڕەوشی ڕێبەرا بۆدانن کە جەزای حتایی گران لەسەروان هەیە ئەوانەشی 15 ڕۆژ جارێکی بە یاسایی حەقی خۆیانە کە لەگەڵ ئایلێ خۆیان لەگەڵ ماڵباتی خۆیان چاوپێکەتنیان هەبە دوو لە قانونی دەولەتی تورک بۆ خۆی کە پەسەند کران بۆ خۆیان قانونی خۆیانن لە ئەوانەژی ئەلێ پێویستە 10 ساڵ زیاتر کەسێکی دەشوونێکی یەک کەسیدا نەمینێ یعنی کەسێکی کە حکومخاری گرانێژی حتاییەژی نابێت کە پشتی 10 ساڵ شووندا لە هجرێ یانژی لە ژوورێکی یانژی لە زیندانێکی یانژی لە ناو زیندانە لە ژوورێکی بە تێکا کەسی تێکا خۆی ببینێ ئەوەی پێوەرە ناو ئەو خەلکانی تر بەڵام لە شەخسی ڕێبەرا بۆدا لە سەرگەلی کوردستان بە تایبەت ئەوی کە دەکرێت نە مەسەلەیەکی قانونی مەسەلەیەکی تۆڵگرتن هەیە ئێمە ئەوە گەلی کوردستان و وەک شۆڕژگەری گەلی کوردستان و ئەوە گێڵانی ئازادیخوازی جیهان وێ باش دەزانن بۆ یەژی دەولەتی تورک هەموو ئەم یاسە و قانونی خۆی پێشل دەکە دووبارەیش کۆمەڵێک شت هەیە مەسەلا لە یاسای دەولەتی تورکە بۆ خۆیان وای ئیفادەت کەسێکی کە دەرباری ویدا بۆ نەنیزامیکردن یانژی بۆ بێدیسیپلینیکردن لە ناو زیندانە کە جەزایەکی بدرێ ئەو جەزا قۆناغی خۆی محکەمەیی هەیە دوو یەک محکەمەی جەزایی هەیە دوو محکەمەی باڵای هەیە سێ محکەمەی ئەوروپا هەیە محکەمەی دەستوری تورکیا بخوا هەیە ئێوێ لەو مەسەلانەی کە حاڵەتی بێدیسیپلینی کە دەرکەتن هەم پارێزەرانی هەم ماڵباتەکەی هۆشیاری بۆ ئاگاتاری وەرەکردن بەڵام ئەمانە هیچ یەکیان پێک نەهاتوونە هیچ یەکیان دە شەخسی ڕێبەرا بۆدا هیچ یەکیان پێک نهاتی دوو مافی هەرگرتیەکی هەیە لە زیندانی تورکیا هەفتەی جارێکی لەگەڵ ئایلێ خوا ماڵباتی خوا یانژی کەسانی کە بۆ خۆی دیار کردوونە پەیوەندی تەلەفۆنی بکرن بەڵام نە پەیوەندی تەلەفۆنی نە پەیوەندی ماڵباتی و نەژی پەیوەندی پارێزەری کە مافی حقوقی پاراستنی هەر ئینسانێکی هەیە ئەمانە هەمویان پێشل دەکەن
هاتنە پێشکردن ئەمە 41 مانگە بە تایبەت بۆیشی پێویستیمان پێ هەیە کە ئێمە کاتێکی مەسەلەی یاسا لە ئیمرالی دیگەرن مەسەلەی یاسا نینە ئیمرالی ڕێبەرە پۆژی پێناسایی کرد گوتی پەرگالێکی سیستەمێکی تایبەتە دامەزراوە ئەم سیستەمە تایبەتە بێگومان ئەوانێک کە کۆمپلی نەتەوی پێکێناون بەدەستی وان ئیجرابوویە بەدەستی وان دامەزراوە دەولەتی توژی ئیجراکاری ئەو سیستەمایە بە تێکۆشینێکە سەخت بە تێکۆشینێکە بەردەوام بە تێکۆشینێکە کە هەموو ئاستی جیهانی و هەموو ڕێ و ڕێبازێکی کە لەخوا دەگرێ بۆ ئەم تێکۆشینێکە گشتگیر و بەردەوام ئێمە ئەتوانن ئەوکە یاسایەکی ژگەرێک بێ ئەو یاسایی کە پێویستە لە ئیمرالی پێک وەرەیانژێت شخصی ڕێبەرا پۆداژ بۆ گەلێک کوردستانی پێک وەرە گەل ئازادخوازانی جیهان پێک وەرە ئێمە ئەتوانن بسەلمینە نەخوا ئەوی تر کەسێک ئەمە ناتوانن چاروانی قانوناژی یاسایی دەولەتی تورکی داکەر ببن کە دە شەرت و مەرجێ ئەو ڕێی کە دەخوازە ئەیوێ هەموو گەلی کوردستان دە قڕکردنە کۆمەڵکوژیەکی گەورە دەربەست بکە لێ هیویدار بن کە یاسا پێکی بینە ئەو یاسای خۆی پێشل دکە قانونی خۆ دەستوری خۆی پێشل دکە ji بۆ ناویژی تەنها بۆ کە شخصی ڕێبەر ئاپوو ji ئەم یاسا و قانون و دەستورانە سوتمەر نەبە هەموو گەلانی تورکێژی خستوێ ناو جەندەرەیەکی خستنە ناو زیندانێکی هەندێک ئینسان نەتوانێت بێرە سەرڤێکری تر یا کە دەڕاستیە گەل تورکیەدانژی لە کوردستانژی بەڕێوا دەچێ بە تایبەت شخصی ڕێبەرا خۆدا ڕاستیەکی دەولەتی تورکیاوە ینی دەولەتی تورکیا مەتوانەوە بڵێن ڕێبەرا خۆی دیل گرتووە بەڵام بخۆی دیل کەوتیانی ئەواژی ئەم دەتوانن وا پێناسە بکرن بەڵێ هەمە زەروان لە دەی ساڵی پارەوە واتە لە مانگی تەشرینی یەکەمەوە هەڵمەتێک لەژێر ناوی ئازادی جەستەیی ڕێبەرئاپ و چارەسەری پرسی کورد لەلایەن کەسانی ئەکادێمیک و کەسایەتی دیموکراتی خواز و وڵات پارێزەوە دەستی پێکردووە گرنگی ئەو هەڵمەتە لە چیدایە و ئەو هەڵمەتە گەشتۆتە کوێ بێگومان هەڵمەتی ئازادیژە بۆ عەبدوڵڵا ئۆجاڵان چارەسەری بۆ پرسی کورد هەڵمەتێکی ناودەولێتی بوو کە دەهی جۆتمای 2023 دەستپی کردە لەو ڕۆژە تا ئەمڕۆ دوو قۆناخی لە پێی قۆناخێک لە پێی خۆشتی ئێستا لە قۆناخی دووەمیدایە بەربەڵاوەی هەموو کەشوەری دنیا بوو ئێمە گرنگە بێگومان هەڵمەتی کە بۆ ڕێبەرا بۆ هەلگراوە یانژێ دەست پێکردە ئەم هەڵمەتەکی ئەم وا ئەتوانن بڵێن ینی پێشیاوژی ئازادی بۆ ڕێبەرا بوو فریدۆمە ئۆجاڵان لە ئاستی دنیا بەڕێوە چوو ئەو قۆناخی کە هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەرا بوو خواردنەوەیەکی تایبەت بۆ خۆی دەرخست ینی بەربەلاوە و زمینێکی زمینێکی داها باشتر ئامادە کرد کە بۆ ئەم حملەتێکی ئەوڕۆ هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەرا بوو چارەسەری بۆ پرسی کورد هێنا چونکی لەو هەڵمەتی پێشوو دەرکرد کە ڕێبەرا بوو بخۆی ڕێبەرا بۆ پێناسەوی ئەوایە بۆ محکەمەی مافی مرۆڤانی ئەوروپاکە و پارێزنامەیانە نووسێ لە هەموو پارێزنامەکەی خۆی وا دەست پێ کردی من کەسێک نیم ینی من کەسێکی ئاسایی نیم من کەسێک نیم کە من تاوانێکی شخصی کردووە من نونەری نەتەوێکم نونەری وڵاتێکم نونەری ملەتێکم داوای منیانژی دۆزێک خۆکە من بەڕێوا بم دۆزێکی کۆلێکتیفە نە دۆزێکی شخصیە دەڕاستیە هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەرا پۆدا ئەم زمینە دەرکەت ینی 2021 کە هات بەڕێوە چوو بە میلیۆنان واژ و کۆمکرا بە میلیۆنان واژ و تەسلیمی نەتەویە کردویەکان کۆنسەی ئاوروپا و ڕێکخراوی چاودێری ئیشکەنجە لە زیندانە کە سپیتیە تەسلیمی ئەوان کرا لەوادە دەرچوو کە ڕێبەرا بوو نە کەسێکی شخصیە ڕێبەرا بوو نونەری ملەتێکە نەتەوەکیە نونێرەتە دە شخصیدا نەتەوەک نونەرتی خۆ دەبینە بۆ یویشی کە ئەم حالمەتە دەست پێکردە لە هەموو ئاستی جیهان تا ئێستا باش بەڕێوە چوویە لەسەر ئەم ئەساسا فکری ڕێبەرا بوو پرتوگی ڕێبەرا بوو فەلسەفەی کە ڕێبەرا بوو نونێرەتی ئەو دیکە مۆدەرنیتەی دموکراتیک لە ئاستی هەموو جیهان بە گەلێک زمانە وەرگەری کراوە و خەڵک ئەو پرتوکانە دخوینە بە کۆلێکتیف بە کۆمی دخوینە نیقاش لەسەر دەکرێت ئە فەلسەفەیە چییە مۆدەرنیتەی دموکراتیک نەتەوی دموکراتیک بۆ بڕێخستنکردن کۆنفێدەرەلیزمی دموکراتیک بە تایبەت مەسەلەی ئەکۆلۆژی کە ئێستا هەموو دنیا لە دەستی دنالینە مەسەلەی ئازادی ژن کە بە فەلسەفی ژن ژیان ئازادی بڕێواشە ئەم هەموو مەسەلانە تابی دەرک بە هەموو دەردێ هەموو جیهانیت کە ئێستا ئەوانی کە بینین ئازادی ڕێبەراپ و فکری ڕێبەراپ و نە مەسەلەیەکە تەنێژ بۆ ڕێبەراپ یانژی بۆ گەلی کوردە ئێتر فکر و فەلسەفەی کە ڕێبەراپ و نونێرەتی ئەو دیکە
در راستی دا بو درمانی همو دردانی که داست شیرپنجه در دنیا بلاویه مدرنیتی سرمایه‌داریه که جبون او همو کریز و خاوس و او لعنتی که استاد هی ولادن جهان دنیای بلاو بکن و لسر خلق فرض بکن به هیواتی و به امودی و به رخصتن بوین و به هلوست بوین کلکتیو ربرا پو درک به او همو شتانه کریه فرمولای او همو شتانه بینی او چارەسەری و هەموو شتانە پێشکەش کردوێ بێ گومان ڕێبەراپۆ 51 ساڵێکی تەکۆشینی ئامادە دەکات کاتێکی ئێمە باسی ڕێبەراپۆ دکن باسی ئازادی کامپینی ئازادی ڕێبەراپۆ ji بۆ ڕێبەراپۆ ئازادی بۆ پرسی کورد چارەسەری دکن ئەمە ئیشێ تەنها نە 26 ساڵێکە لە زیندانی ئیمرێل دەرکەتیە ڕێبەراپۆ لە دەستپێکی تەکۆشانی خۆ تا ئەوڕۆ بەردەوام بووە لە فکری کۆلێکتیڤ فکری جیهانی فکری ئینتەرناسیۆنالیزم بۆ یویشی ڕێبەراپۆ هەموو دەردی دنیا لە هەر شوێنێکە دنیای کە هەبووە بە کێشەی خۆت زانیە پێ هەم بە کێشەی خۆی شخصی هەم بە کێشەی خۆی نەتەوی هەمژی بە کێشەی خۆی ئینسانی زانویە بۆ یویشی هەلوەستە لە بەرامبەری ئەو کریە شۆرۆڤا کریە فکریە نێرین پێشخستیە پێشنەر چالەکی پێشخستیە ڕێخستن بۆ ئەو مەسەلانە پێشخستیە ئێتاوی ئەمە ئێستا ئەو تۆبەی کە ڕێبەراپۆ لە دنیا چەخاندوێ ئێستا بەرهەمی خۆی دیگە یعنی ئەوی کە ئەم ئەتوانن وا بڵێن یعنی ئەوی کە ئێستا لە ئاستی هەموو جیهاندا لە هەر هەموو پارزەمینی جیهاندا کە بە دەنگی ڕێبەراپۆ تێن بۆ ئازادی ڕێبەراپۆ چارەسەری پرسی کرد ئەستا ئەو تۆبی کە ڕێبەراپۆ لە هەموو ئاستی هەموو جیهاندا کە چەخاندوێ بەرهەمی خۆی دیگری بۆ یویشی ئەم ئەتوانن وا بڵێن یعنی ئەو حەملە ئێستا لە قۆناغی خۆی دوێمینە قۆناغی هشیاربوون بوو بەشداربوون بوو شێوازانە بوون ئێستا لە قۆناغی خۆی بە فکری ناساندنی فکری ڕێبەراپۆ بە فکری ڕێبەراپۆ چالێک بوون بە فکری ڕێبەراپۆ داستی جیهاندا خوا بڕێخستنکردن و دە هەمان کاتا ئەو دەوڵەتانێکە لە بەتایبەت لە ناو کۆمپلەی ناو نەتەویدا کە جیێوان هەبووە جیگرتنە لە سەروان زەختکردن ئەو سازی و دام و دەستگی کە لە ئاستی جیهانێدا لەم مەسەلا بەرپرسیارن لەسەر ئەوان زەختکردن بێ گومان ئەمە بەشێکیوی ئاکادمیسیان و ڕەوشەنبیر و فیلۆزۆف و سیاسەتمەدار و هنەرمەندی دنیانە چالاکوانانن ئینتەرناسیۆنالیستی دنیانن بێشی ویتنی ئەساسیشی دیگارەت بۆ سەر گەلەکەی ڕێبەراپۆ کە گەلی کووردە ئێمە وەگەلی کورد لە بەرامبەری ئەم کامپین ئەم هەڵمەتی کە ئێستا بەڕێواز چە لە ئاستی دنیا ڕاستەخۆ بەرپرسیارن گەلی دەرەجە یەکیان پلەی یەکەمیندا گەلی کوردستان و گەلی کورد خۆی بەرپرسیارە بۆ ویشی ئێستا ئاستێکی ئێمە ئەتوانن بێژن ڕۆژەوێکی سەرەکی جیهان چێکریە بەتایبەت لە ناو خوێندەوانە لە ناو ژنان لە ناو کرێکاران و لە ناو هێزên ئازادیخواز ئینتەرناسیۆنالیزم دنیادا بەڕێواچە فۆرمی خۆ دەبینە ئەمەتوانە بڵێن ڕێبەراپۆ و تۆبی کە چەخاندوێ ئێستا لە ئاستی دنیا فۆرمی خۆی دەبینە ئەمەژی دەبێت ئالیکار هەم مەسلەی ئازادی ڕێبەراپۆ هەمژی مەسەلی چارەسەری پرسی کورد چونکە هەردوو بە یەک وا بەسراون یەک لە نەجاتیە یان یەک لە پێش یەکێژ لە پاش یەک نینە پێکەوەنە هەوا زەروان هەڵمەتی ئازادی جەستەی ڕێبەراپۆ و چارەسەری پرسی کورد چی ئەرک و بەرپرسایەتیەک دەخاتە ئاستۆی کەسانی ڕۆشنبیر و ڕووناکبیران و ئەکادمیسانی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستانەوە بێگومان ئێمە لە ئیران و ڕۆژهەڵاتی کوردستان کە باس دەکەن ئیران و ڕۆژهەڵاتی کوردستان لەنکەی تێکۆشانی ئازادیە لە هەموو گەلێک لە تاریخی ئەم ئاردنیگاریە ئەم لەنکەیە ئەوێ پێویستە بە ڕۆڵی خۆی هەستە ئەم لەنکەیەک ئاردنیگاریە لە هەموو تاریخی خۆیدا بژ بۆ ئازادی جولەی هەبیە حرەکەتی هەبیە ئێستا مەسەلێر کە ئەم باسی ڕێبەراپۆ دکەم پەیوەندی ڕێبەراپۆ منداڵی ئەم ئاردنیگاریایە منداڵی ئەم ئاخاکایە منداڵی ئەم جوواکایە بۆ ویشی گەلی ئیران و گەلی ڕۆژهەڵاتی کوردستان ڕاستەڕاست لە بەرامبەر ڕێبەراپۆ بەرپرسیارە دااستی ڕەوشەنبیری و دااستی کەسانی سیاسی و هەزری کە لە ئیران و ڕۆژهەڵاتی کوردستان هەنن بێگومان بارێکی قورس دەکەوە سەر شانی ئەوان ئێستا ئێمە دەزانن کە لە ژێر ڕێژیمی ئیسلامی ئیران گەلانی ئیران هەموو دەنالێنن بێگومان لێگەڕینین زاف جدیژی هەنن ڕەوشەنبیرانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئیران هەنجی سیاسەتمەدارن ڕۆژهەڵاتی کوردستان و ئیران ئەوانێک کە ئازادی خوازن لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئیران ناتوانن لە ڕاستی ڕێبەراپۆ لە دیلگرتنی ڕێبەراپۆی کە ڕەوش وازی کە ڕێبەراپۆ ئێستا لە ناوە
بێدەنگ بمینن لە نەدیتی بمینن چونکە ڕاستەیەک هەیە فکری ڕێبەرە بۆ فکریەتی ڕێبەرە بۆ ئیران و ڕۆژهەڵاتی کوردستان دۆر پێچاندووی ئەم دەزانن حرەکەتی ژن ژیان ئازادی کە شۆڕەشی ژن ژیان ئازادی دەست پێ کرد لەسەر بنامە فەلسەفەی ڕێبەرە بۆ دەست پێ کرد بۆیشی یەکە هەری زێدە ڕاستە ڕاست لەگەل فکریاتی ڕێبەرە لە ناو پەیوەندیدان ڕۆژانە لە ناو پەیوەندیدانن ڕۆژانە تەسیری ڕێبەرە پۆ لە سەروان هەیەکژی حەزرماندانژی ڕۆناکبیر و ڕەوشەنبیر و کەسانی ڕەوشەنگەری ئیران و ڕۆژهەڵاتی کوردستانن ناچار هەرکەس بە ڕۆلی خۆ ڕابێ بۆیش بەرپرسیارەیەکی مێژوویی دکەوە سەر ملی یان سەرشانی ئەو خەڵکانی کە ڕەوشەنبیرن ڕۆناکبیرن هەنەرمەندن دە هەر ئاستێدا کە قسەیان هەیە جوولەیان هەیە مامۆستەنن لە زانکۆ بە تایبەت لە خوێندەوانانی کە لە زانکۆیانن ژنانی جوانن ئەمانە هەموو کە لە ئاستی چارچێوی چینی ڕەوشەنگەردا ئێمە بیر لەوانە دکن ئەوانە ڕاستە ڕاست لە فکری ڕێبەرە بۆ بەرپرسیارە لە ڕوازی ڕێبەرە بووی کە ئێستا لە دیلگرتنێکی چل مانگە بێدەنگیەکی حتمیدایە لێ بەرپرسیارن جوولەیەکی پێویست ئینسان ئەتوانێت داوا لە ئەم چینا بکە لە ڕۆژهەڵاتی کوردستان و تایبەت ئیران مەڵێ هەواڵ زەروان لە بەرنامەی تایبەتی مەدیا خەبەر کە چاوپێکەوتن و لەگەڵ هاوسەرۆکی کۆمازڤاگیان کوردستان کەجەکە بەڕێز بەسێ هۆزات باسی لەوە کرد کە دەوڵەتی داگیرکەری تورک بە ڕێگەی هەندێک دەوروبەری خۆی پەیامی ئەوەی گەیاندووە کە ئەگەر دەتانەوێت بنەماڵ و پارێزەرانی ڕێبەر ئاپۆ ببینن دەبێت پەکەکە هەندێک تەنازولات بکات ئاخۆ مەبەستی دەوڵەتی داگیرکەری تورک چییە؟ پێگومان ئەمەش گوێمان لە بەرنامەی تەلەڤیزیۆنەکەی ڕێزەر بەسێ هۆزات بوو مەسەلەیەکی کە ئێمە پێویستێت لە چەند وار لە چار ڕوانگاوە لە سەرڕاوەستێکن یەکەم کارکتەری دەوڵەتی تورک کارکتەرێکی مافیاییە یعنی لە گشتی کارکتەری دەوڵەتەکاندا کارکتەری مافیایی هەیە بەڵام بۆ کە ئەم مافیابوونا بە شێوازێکی بەرخوردەی گەڵام بکەن بە مەسەلەی یاسا قانون و کۆمەڵێکشت بە تێکۆشانی گەلانێکە لە هەموو تاریخ و دیرۆکوە هەیە کێمێک بەسراون بەڵام لە کارکتەری دەوڵەتی تورک کە ئێمە باس دەکەن ئێستا بە ڕێوەبەری ئاکێپە و مەهەپە بڕێوە کەسەتی ئەردۆغان و باچەلی بوویەتە دەوڵەتێکە تام مافیا ئەو شتێک کە لە تەڤگەری ئازادی کوردستان داوا کراوە لە بەرامبەر کۆمەڵێک تەنەزولات بە پارێزەرانانژی ماڵباتی ڕێبەراپۆ بچن ئیمرالی ئەوە وای لێ دکە کە مەسەلەیەکی کۆرسانی بینەنارەوە ینی مەسەلەی ڕێبەراپۆژە مەسەلەیەکی لە زمینی خۆی ڕەوا کە ئێستا لە هەموو دنیا لە هەموو جیهان ji بۆ ئازادی ڕێبەر ئاپ و خەڵک هەستاوە تێکۆشینێکە مەزن گەورە بڕێوەچە ئەوە وایە کە ئەو هەموو تێکۆشانی ئەو هەموو خەلکانە بێ هیچ بێ لە یانژی بێزەمین بهێ لە ڕەوابوونی ئەم تێکۆشانە هەموو لابدەژبێت کە داواکاریەکی مافیاتیکە یعنی بۆ کە پارێزەران و ماڵباتی ڕێبەر ئاپ و بچنگەر ڕێبەر ئاپ و تو ئاستەنگیەکی یانژی تو ڕێگیریەکی یاسایی قانونی دەوڵەتی تر خۆی ژینین نەکەیە ناودەوڵەتی ئەی خۆیژی یان قانونی ناوخۆی خۆیژی یاسای ناوخۆی خۆیژی شتێکی وا ڕێ نادەکە مەسەلە ئەبۆیش دەوڵەتی تورک ئەیوێ لەسەر ئەم مەسەلانە کە ئێستا لە ناو تەنگاویەکی زۆر جدیدایە هەم لە ناوخۆ هەم لە دەروە هەم لە ملی سیاسی ئابووری جواکی بگشتی لە هەر وارێکیدا لە ناو قەیرانێکە زۆر جدیدایە لە ملی ڕووی دیپلۆماسی نێودەوڵەتیدا کە ئێستا پەل هاویشتە لە هەموو شوێنێکی عسکەری خۆی بجیکریە و داگیرکەری دکە ئێوێ ئەم وەک ئەمپەریالیزمێک ژێری ئەمپەریالیزمێکی کشکۆڵەتر بە قسەی خۆیانی ئۆسمانی نو کە دامەزرینن ئیتر ئەو جووسەیە ئەو لاقی کە خۆیان هەیە ناتوانێت ئەو جووسەیە کە ئەوان ئەیوێن هەلبگرە ڕابگرێت بۆ هیچی دەوڵەتی تورک لە ناو پاشکەوتنێکە زۆر جدیدایە ئێوێ ئەمە 20 و چەند ساڵە ئەردۆغان و شوورەکەی خۆی بە مەسلەی مافیاتیک و بە مەسلەی دەریاسایی و دەرقانونی و دەر ڕەوابوونی لە مەسلەی ئینسانی ئەحلاقی و ویژدانی و قانونی کاری خۆی بەڕێ کردوێ بەڵام ئەیوێ تەڤگەری ئازادی کوردستان و ڕەوشی ڕێبەر ئاپۆژی لە ڕەوشێکی واتی خنە و بازاریەکی مافیاتیکی لەم شێوازە لە تەڤگەری ئازادی و لە گەلی کوردستان لە حساسیت و هەستیاربوونی گەلی کوردستان و تەڤگەری ئازادی کوردستان سوود وەربگرن بەڵام ئەوی کە مە لە ڕێزدار بەسێ وزات ئێمە تێگەیشتن لێ حالی بوون ئەوەیە کە
تevgerê azadî tenezûlê ştekî wa nekirdiye. Felsefê tevgerê azadî Kurdistan û felsefê rêberapû bercestebûnî felsefê rêberapûye hereketbûn hereketê rêberapûye ew ê tenezûlê ştekî wa nekin ji ber ke ştek nîne ke tevgerê azadî lê tenezûl bike rêberapû helwestê xwe qanûnî yasayî siyasî û rehberîtî girtiye ser şan em tekoşîneke êsta heye bi rêwa jî diçe ême lew baweriya de neke çünkü tevgerê azadî Kurdistan û neretî rêberapû dike bê rêberapû tevgerê azadî Kurdistan nakeve nav yarîkirdinekî lem şêwaza basîte ke bi şêwazê mafyetîk ne qanûnî ne rewa êweyan li ser gelê Kurdistan û tevgerê azadî bisebî. بەڵێ هەمە زەوان بۆچی دەوڵەتی داگیرکەری تورک لە دەرەوەی یاسا دەیەوێت پەکەکە ڕاکێشێتە سەر ڕێگای خۆی هۆکارەکەی چییە؟ ئەساس مەسەلەکە لەوایە دەوڵەتی داگیرکەری تورک ئەمە 26 ساڵە لە شخصی ڕێبەراپۆدا ئەمە 100 ساڵەژی ڕاستی گەلی کوردستان و کوردستاندا پێشێلکاری یاسایی ناودەوڵەتی و یاسایی ناوخۆ دکە دژ مافی ئینسانی ڕەوایی سەرەتاییش کەوتوێتە ناو قڕکردن کۆمەڵکوژیەکە زۆر جددی بۆیش دەوڵەتی تورکی داگیرکرد ئەیوێ بەم ڕێگەیانە ئەم هەموو پێشێلکاریەکانی خۆی لەبەر چاوی دنیا بشارێتەوە بدزێتەوە ئەم شێوازی بۆی گوتمان مەسەلەیەکی مافیەتیکە ئەو مەسەلەیەکی بازیەکیان ژ یاریەکی قانونی یاریەکی یاسایی ناودەولەتی و یاریەکی یاسایی مرۆڤیە ئەیوێن گەلی کوردستان جارێکەدەن بە شێوازین دەریاسایی دەرخن دەربە یاسای قانون و قایدە و قاید و تەجیل و پێناسەی ناونەتەوی و ئانژی ناودەولەتی ji derve ew qanûn û yasayana bilawikî hindekî bi meselê re xerîk bibin hinekî din jî gelê Kurdistan û tevgerê azadî Kurdistan bixapînin û çi pê meşgûliyetekî cêwaz boî derbikin bûke bû xweyan dem qazanç bikin waxt qazanç bikin em hemû 100 saleke em tawanayeke 100 sale li beramber gelê Kurdistan giştî Kurdistan û gelê Kurdistan pêşil dikin û pêk tînin û qirkirine komalkujiyeke spî û fîzîkî bi giştî pêk hewa li ser gelê Kurdistan selmanin bi taybetiş em 8 salê kotayîke li ser gelê Kurdistan li her çarperçê Kurdistanê êrişekî komalkujî bêhed ke li ser gelê Kurdistan li ser tevgera di şexsî tevgera azadî Kurdistan şexsiyetê rêberapû gelê Kurdistan da bi rêva bin êwên lema bipêçin kêmekî bidizin li meselana tabi bêguman tevgera azadî û gelê Kurdistan û siyasetê gelê Kurdistan û êsta pêgehekî gelê Kurdistan di kesayetî pêşengtî rêberapû û tevgera azadî Kurdistan da gihîştiyêtir mehel nade yani zemîn nade ke ştekî awa yariyekî awa dewletî Türk pêyan bike. بەڵێ هەما زەروان دەوڵەتی داگیرکەری تورک نزیکەی مانگێکە هەوڵە داگیرکاریەکانی بەفراوانتر کردووە بە سەدان کیلۆمەتر هاتوۆتە نێو خاکی باشووری کوردستان و عێراقەوە ئەو هەوڵە داگیرکاریە نوێیە چی مەترسیەکی بۆ سەر دەستکەوتەکانی گەلەکەمان دەبێت بێگومان نەمە کە مژاری نیقاشمانە مەسەلەی دەوڵەتی تورکی داگیرکەرە دەوڵەتی تورکی داگیرکەر لە 1920 ئەوڕۆ yani jî li Lozan ta Ewro Kurdistan ke daveş bû bi çar perçe ew ê ke miseyter bû li ser dagirkirinî Kurdistan û perçekirinî Kurdistan û komalkuşkirinî gelê Kurdistan li Kurdistan bigiştî dewletî Türk bû yani em ev rastiyeke bû yêşî di şerê cîhanê yekem û duyem da dewletî Türk wa xwî pênaseyeke ke neheqî li beramberî kirawe ew ax û xakeke gelê Kurdistan têda dijî ke Kurdistan pênasê kirawe hinekî axîş dinê jî heye ke gelanê Ereb û gelanê Tir têya dijîn dewletî Türk ewana bi yê xwî dizane dewletî Türk ema 100 sale hewl dede xwî bigîne ew sînoraneke bi milsaqê millî pênasê kirdiye yani ev meseleke mang û nîveke dewletî Türk li hêlê behdînan bi biyanoyê tevgerê azadî û gerîlayê azadî Kurdistan ke dest pê kirdiye ama dagirkirdin ya jî îlhaqkirdineke nû nîne ema bernameyekê dirêjxawê ne bû nimûne dewletî Türk êsta bingehekî li Başîqa heye Başîqa li ser sînorî an jî li ser serî Musul e yani tu metersiyekî gerîlayên azadî Kurdistan li Başîqa bo ser dewletî Türk niye belam em bernameyeke em bername darêjraw e
ئێستا ناکۆکین شەڕ جیهانی سێیەمین کە لە دنیا لە منتەقەمان هەیە لەناو ناکۆکی و ململانە و ئەنجی نەدیاریبوونی هێزان لە منتەقەکە دەولەتی تووشیەتی لەمە سوود وەربگرە ئەو زمینی کە پێویستە بیگێژی ئەنجی خەیالیانە ئەنجی قبولیانە بۆی ئیشتەکەن هەوڵدن ئەیانوەی بگەن ئەو سینۆڕە بەتایبەت مەسەلا بخەتە ئێستا لەسەر پرۆژەیەکی کار دەکەن پێ دەڵێن ڕێی گەشەپێدان ڕێگەی گەشەپێدان ئەو ڕێگەی گەشەپێدان بۆ دەولەتی تورک ئەتوانە گەشەپێدان بە بەڵام بۆ گەلی کوردستان و بۆ گەلانی ڕۆژلاتە ناوین ئەو ڕێگەی کۆمەڵکوژیە ڕێگەی قڕکردنە ڕێگەی برچیهشتنە ئەم کارکتەری دەولەتی تورکی داگیرکردە ئەمە باش دەزانم بۆ یژی ئەو حملەی کە ئێستا لەسەر داگیرکەری کە ئێستا لەسەر دە شخصی گەریلا ئازادی کوردستاندا لە خەتی بەهدینان پێکتینن ئەم ناتوانن تەنها مەسلەیەکی ئۆپەراسیۆنەیەکی لۆقالی بگرن دەست و ئەوە لێ بڕوانن پێشووتر دەولەتی تورکی داگیرکرد لەسەر سینۆرەکان لە 1990 لە شەڕی خیانەت تا ئێستا لە باشووری کوردستان بەجێ بووە بە تایبەتی لە منتەقەی قادەپە و ماڵە بەرزانی کە بۆیان دەستنیشانکردنانژی دەست پێشخار دەبن ڕێ بۆیان وێ دەکەن ئەم بنگە و بارێگەهانە ئێستا دەولەتی تور جارە لەسەر سینۆردا لە خەتی سینۆردا لە شاهەکان هەوڵەدا ئۆپەراسیۆنژی ئانجی ئێریشەکانی خۆی ئەنجام بدە ئەم جارە لە ڕێگەی دەرگە سینۆڕەکان و لە ناو شارەکان و لە ناو گوندەکان و لە ژێر چاودێری سەیتەری ماڵە بەرزانی و قادەپەدا لە شارەکانەوە ئێوێن گەریلەکانی ئازادی کوردستانجی ئەو خەتی کە بۆ خۆی بەرنامەی وانە کە مەسەلەی ڕێگەی گەشە پێدانە داگر بکن و دۆرپێش بکەن ئێوەی گەلی کوردستان ئەمە هەمومان تەکۆشەوانی کە تەکۆشەرن بەڕاستی خەمخوری ئازادی کوردستان و تەکۆشەری نەتەوی کوردستانە دەبێت ئەم بەرنامەی دەولەتی تورک باش لێ حالی بن باش تێبگەن مەسەلەکە نە مەسەلەی تەبگەرە ئازادی کوردستانە مەسەلە ئەساسەن قڕکردن و کۆمەڵکوژن و ژنو بە داگیرکردنی وڵاتی کوردستانە دەبێت خوێندنەوەمان بۆیەوە بەڵێ هەواڵ زەروان لە کاتێکا دەوڵەتی تورک بەخۆی دەستی بە ئۆپراسیۆنێکی ئاوا داگیرکەری کردووە لەسەر کوردستان وەگشتی ئەیدی بیانووی ئەو داواکاریە چیەکەوە باسی تەنازولاتەکە لەلایەن حرەکەتی ئازادیەوە بێگومان پارادۆکسەکە لێرەیە مەسەلەی داگیرکەری دەولەتی تورک لە هێزبوونی ئەو نییە تەنانەت لە هێزبوونی ئەو ئەگەر ئێمە بڕوانن ئەوە دەبێت شاش بۆ یش دەولەتی داگیرکەری تورکیا ئێستا لە ناو خۆی لە قەیرانێکە زۆر جدیدایە مەسەلە دەولەتی داگیرکەری تورک ئەو پەیوەندی جارای کە هەبوو ژێو ستراتێژیک و ژێوپۆلیتیک خەریکە وردە لەم تەنەکوزات و ئەم ناکۆکیانای کە شەڕانی کە ئێستا لە خۆرلاتی ناوەڕاست لە منتەقە یانجی لە گشتی دنیا هەیە خەریکە مەسەلەی کۆمەڵێکی تەکنۆلۆژیە و ئەسلاحی نو پێشکەوتنە مۆدلی نو شێوازی سیاسەتکردن مۆدلی نو لە دنیا وردە ئەو شوونی کە شێوازێک کە دەولەتی تور 100 ساڵ بخۆی پێ بەخێو دەکرد بە پێشکەشکردنی بە هەموو شتێکی نرخێن ملەتانی ئاناتۆلیا ناوون و مەزەپۆتامیا و خۆرلاتی ناوەڕاست بەڵام ئێستا ئەوە هاتووی بەر و بە کۆتایی هاتووی دەولەتی تورک ئێستا لە زەمینێکە هەیە ناتوانێت خۆی بەخێو بکە دەبێت ئەمە باش ببینن ئەمە ئێریشانێک کە ئێستا بەتایبەت لەسەر خەتی بەهدینان پێکتینە بە حەسابی خۆی کە پێویستە ئەم هاوینە گەریلای ئازادی کوردستان نەمین وادی ئەوایە وادی ئەردوغان و دەولەت باخچەلی بۆ گەلانی تورکی ئەوایە ئانژی بۆ بەشدارانی خۆی کە ناتۆ دەستوردایە کە ئەم شێواز باربارەتی لە دژ بە گەلی کوردستان و خاکی نیشتیمانی گەلی کوردستان پێک بینن ئەمە بە دەستورداینی ناتۆیە یعنی ئەم دەستورداینی ناتۆیە دیارێکە ئەلێ من ئەم هاوینە تەواو دک ئێمە دەزانن ئەمە 45 ساڵە لەسەر ئەم هاوینانارە دەرباس بێ ئەم هاویناژەوەی دەرباس بێ بێگومان زارارێکی مەزن دیگەنێتە بۆ گەلێمە ئاخامە وڵاتێمە جۆرافیایمە ژینگەیمە ئەمە شتێکەترە داگیرکەریە لە سایکۆلۆژی هەر ئینسانێکیمە هەر منداڵێکیمە هەر ئاژالێکی کە لە ناو خاکی کوردستاندا دەژی بێگومان تەسیرێکی خۆی نەینی لێ دەکە بەڵام ئێمە پێویستە ئەمە بزانن ینی ئەو مەسەلەی کە ئێستا داگیرکەری دەولەتی تورک پێ ڕاستچە
وان نییە ئەتوانێ وەرە بەدینان بەڵامیان قەرە لە دەستی دەچێت ئەتوانێ وەرە بەدینان ئەمە ئیستانبول لە دەستی بچێت ئەتوانێ وەرە بەدینان ئەمە قبرسی لە دەستی بچێت بۆیەشی دەوڵەتی تورک هەم لە ناوخۆ هەم لە دەروای خۆ ئەوەندە بە پتەی نییە ئەوەندە ساخلام نییە کە ئەم هەریشانەکە لە سەرگەلی کوردستان بکە تەبگەرە ئازادی کوردستانیش لە ڕۆژگارین ئاسایی دەرباس نەبیە کە بە چەند تەیارە و بە چەند جەندورمە و بە هەنێک هێلێ خاین و خیانەتکاری لە ناو گەلی کوردستان کە سەری خۆی بۆ شۆڕ بکە سەری خۆی لە بەرامبەر ئەم ئێریش و ئەم شێواز مافەتی کارانە شۆڕ بکە بۆیشی بۆچی وایە ژبەرکە تەبگەرە ئازادی گەلی کوردستان لە ڕۆژانی ئاگەری نیە چاردەی تیرمە و زیندانی ئامەدا تەشە گرتیە شکل گرتیە بەخێو بیە ڕۆح گرتیە بۆیشی هەم دۆستانی ئازادی کوردستانیش هەم خەمخۆرانی نەتەوەکەمان ئەلێ لەم مەسەلایە وریابن بەڵام ئەوێ ئێمە هەمومان لە هەر شوونێکی کە لێن هەر تێکۆشەرێکی ئازادی کوردستان بە تایبەت هەر ئاپۆچیەکی کە لە هەر شوونێکە دنیا پێویستە ئێمە لەمە خافڵ نەبن ینی ئێریشی کە ئێستا لەسەر گێریلای ئازادی کوردستانی هەیە ئێریشێکی ئاسایی نیە ئێمە بەراورد بکەن مەسەلا بەلکە سێ چهار مانگی هەنێکە لە بەهدینان بۆمبەی کە دەبارن لە فلیستی نەبارینە مەسەلا وێزە بکەن لە هەموو ڕۆژێوی دنیادایە فلیستینیانجی غازە چەند ئەوەندەی ئەو دەوڵەتی تورکی داگیرکەر هەم لە زەمینی هەم لە عزمانی بۆمباردمان لەسەر خاکیمە دەبارینە بۆیژی پێویستە ئێمە ئەمە بزانبن یعنی ئەو تەکۆشەرانی ئازادی کوردستان گێریلاین ئازادی کوردستان لە ناو ئاگر لە ناو شەرت و مەرجێ زۆر دژوارە و شەرت و مەرجێ کە ئێمە خەیاڵ دەکەن دناسن پێشووتر لە ناومانە ناژی تێکۆشانمان کردوێ لەما پڕ زیاتر پڕ زۆر گەورەتر زۆر دژوارتر شەرت و زەمین و زروف هەنەکە گێریلای ئازادی کوردستان تێدەکۆشن بۆیژی هەمومان لە بەرامبەری ئەو قەهرەمانین کوردستان بەرپرسیارن بە تایبەت چارچێوێ چونکە ئێمە دەزانن ئەم هەموو داگیرکاریانە بۆ چی وایە بۆ کە ڕێبەرا بۆ بێدەنگ بکە بۆ کە بتوانن ئەو سیاسەتی خۆیان کە ئەیوێن لەسەر ڕێبەرا بۆ بسەلمینەن یانژی بتوانن جارێکەدەم بەو سیاسەتە بچن ڕوو ڕێبەرا بۆ بن پێویستە تەکوشینی ئازادی کوردیان تەبگەری ئازادی کوردستان پێویستە لەواز بکرێت بۆ یژی هیچ مافی هیچ کەسێکیمان نییە کە لە هیچ شوێنێکی دنیا هەر کوردێک دڵخوازی نەتەوی خوا دڵخوازی نیشتیمانی خوا پێویستە دەستور نەدە کە داگیرکەر بە ئەو شێوازە بچێ پێشوەر نونەری ئێمە دەبێ هەمومان ئەرک و بەرپرسیارەتی خۆمان لەم چەرشێوە پێک بینن پارادۆکسە بێگومان ینی چۆن تو هاتووی تە گرتیە تر تو تەنەزولی چی داوا تەنەزولی چی دکی وائێ بۆ خۆی وائێ بەڵام لە پراتیکدا میشەوان نییە ئەم پراتیکدا میشەوان نییە بۆچێ چون گێریلای ئازادی کوردستانی خۆی مۆدرن کردووە گێریلای مۆدرنیتی دموکرات خۆی وا پێ ناسەرکە لە هەموو شەرت و مەرجێکیدا تێکۆشینی تاختیکی و پێشخستوێ و ئەم تاختیکی و تەکنۆلۆژیای و کە خۆ پێی گیهاندووە لەسەر ئارتێشی تورکی داگیرکەر و لەسەر چەپەری ئەو چالێکین زۆر بەڕاستی زۆر نوازانە زۆر تایبەت پێکتینە و ئێمە دەزانن ئەو هێزی ئارتێشی تورکی کە هاتوویە بۆ باشووری کوردستانیانژی لە هەر قەرەقۆڵێکی لە کوردستانە لە باکوور لە باشوور لە هەر شوونێکە ئێمە دەزانن کە دڵتۆقیایی ناتوانێت لە بەرامبەر چالێکی و گیانبازی گێریلای ئازادی کوردستان لە بەرگری بکە ئەم دەوڵەتی تورکە هی هەری باش ڕاستی خۆی دەزانەوە چونکە ئەوەی کە لە راپۆرتی کۆمەڵێک راپۆرتی کە لەسەر چاپەمەنی و ئەوانە وەشاندراون ئێمە دەزانین کە گەلێکی عسکەری تورکیان ناچن نایون لە کوردستان ببینن ژانژی ئینتحار دەکەن ئێتر سندرۆمێک دەرکەوتی ئەم سندرۆماوی لە ناو هەموو ئارتشی دەوڵەتی تورکی داگیرکەر بەلاو ببە ئەوانە دەزانن لە بەرامبەر شی شار دەکەن بۆیژی ئەو هێشتا زۆر لە دەرگەی تەبگەری ئازادی کوردستان بدەن مەجبور بچن بەر لاخی ڕێبەرا بوو تێکۆشین دەوێت لە واستا بن بەڵێ هەمان زەروان وەک کۆتا پرسیار پرسین ئەرک و بەرپرسیارەتی هێز و لایەنە سیاسی و کەسایەتی و پارت و ڕێکخراوە کوردی و دیموکراتیکەکان چییە بە تایبەتی گەلەکەمان لە ڕۆژهەڵاتی کوردستان تا پێگومان لە هەموو پرسادا جۆرە بجۆرەی هەوڵماندا بەرپرسیارەتی هەر نەفەرێکی کورد هەر هەماڵەتیەکی کوردستان تەنها کورد نا کوردستان و جیهان هەیە لە بەرامبەر هەمازە
مەسەلەیەکی داگیرکاریە مەسەلەیەکی زولمە قڕکردنێکی کە درێژەی 100 ساڵە بڕێواز چ بوویش ئەمە تەنها نەمەسەلەی کوردە ئەمە مەسەلەیەکێ کە هێزی دنیا هێزی داگیرکاری مۆدرنیتەی سەرمایەداری دنیا لەسەر گەلی کورد فەرز کردووی گەلی کورد خستوویەتە ناو ئەو چەرخەیە سوتینەر ئاگری کە هەر ڕۆژ گەلی کوردستان پەرچە دەکات ئەمە تەکۆشینێک نینە تەنها لە بەرامبەر دەوڵەتی داگیرکاری تورک دەوڵەتی داگیرکاری تورک نونەرێتی مۆدرنیتەی سەرمایەداریە بۆیش پێویستە ئێمە هەر تاکێکی کوردستان لە کوێندەری دنیا دەبێت لە کوێندەری کوردستان دەبێت با ببێت کوردی و عەرەب و ئاشور و ئەرمەن و ئەوانێک کە کوردستانین لە ناو خاکی کوردستانەژی هەمومان بەرپرسیارەتیمان ئینسانی ئەخلاقی میژوویی هەیە چونکی گەلی دەوڵەتی داگیرکاری تورک تەنها کورد قەتڵ نەکردێ لە ئاڕنیگاریە ئەرمەن قەتڵ کردە ئاشور قەتڵ کردە ڕوم قەتڵ کردە یعنی هەموو بیر و باوەری عەلەوی قەتڵ کردە کوردێن ئێزدی قەتڵ کردووە هەموو تەریقەتەکان قەتڵ کردووە مەسەلەکە تەنها نەمەسەلەی کوردەیان دەوڵەتی داگیرکاری تورک ئێوەی تورکیستانێکی وا تورکی بووینێکە نە تورکستان تورکی بووینێکی وا دامەزرینە تورکی سپی ئەمە پێڵێن تورکی فاشیست قارەکتەری فاشیست کە دیگە لە خۆی هیچ شتێک مافی هێناسەداینی هیچ کەسێکی تر ملەتێکی تر ئینسانێکی تر نایناسە نازانە بۆیەژێ هەر نەفەرێکی کوردستان دەبێت لەسەر ئەم ئەساسا وەرە سەر بەرە دەنگ بەرپرسیارەتی خۆی بگرە مەسەلە تەنها مەسەلەی کورد نییە بۆیش بە تایبەت گەلێمە کورد ئەوانی کە بۆ خۆیان لێنێمە کوردن دە ئاستی ڕێکخراوی دە ئاستی حەزری دە ئاستی فکری دە ئاستی هونەری دە هەر جوڕێ فکریدا کە هەن پێویستە دەرک بەوا بکەن ئەمە قۆناغی کۆتاییە وەک کۆناغی 1920 جارێکەدەن کوردستان 100 ساڵ وندا بکە لە دەست بدە ئان کوردستان 100 ساڵ قەزانج بکە هەر کەسێکی لەما بەرپرسیارە بۆیش دەبێت ئەو حزبی سیاسی لایەن و هەموو کەسێکی دەرک بە مەترسیە بکە بەڕاستی ئەم مەترسیەک تەنها نینە لەسەر تێبگەری ئازادی کوردستانەژی گێری لای ئازادی کوردستان لەسەر لایەنێکی کورد ئەم ئێریش و قڕکردن و کۆمەڵکوژی چۆن لەسەر ئەرمەنیەکان پێکات ئۆسمانیەکان بەشێکی ئەرمەنیەکان لە مەجلیسی ئۆسمانی ڕاگرتبوون ئانژی لە ژووری بازرگانی ئۆسمانیەکان ڕاگرتبوون بەشی ئەرمەنیای دەناژی قەتڵکردن تاکە سراهات ئەوانێتریش هەموو برن بە جێزای بێر و کۆلان و قازمە ئانین لە کوردستان هەموو قەتڵکردنیانی پێویستە ئێمە کارکتەری دەوڵەتی تر بن بۆیش پێویستە هەر کەسێکی ئەم مەترسی کە ئێستا هەیە بزانە و ببینە بە تایبەت گەلێمە لە ڕۆژهەڵاتی کوردستان گەلێمە لە ڕۆژهەڵاتی کوردستان حساسیەتی وی هەستیاربوونی ئەو لە بەرامبەر ڕێبەر بۆ ئێمە دەزانن بەڕاستی حساسیەتێکی زۆر کوورە گرێدانبوونێکی گەلێمە ڕۆژهەڵاتی کوردستان لە بۆ ڕێبەر بۆ زۆر کوورە ئێمە ئەوە دەزانن ژناخی دەزانن و گەلی مە ڕۆژهەڵاتی کوردستان باش دەناسن ئەم دەوە ئەو باوەریەدانە گەلێمە ڕۆژهەڵاتی کوردستان لە بەرامبەر پرسکرێکی گشتی کوردستان هۆشیارە و گەلێکی نیشتیمان پەروەر وڵات پارێز و خودی دیرۆک و تەکۆشان و بەرخەدان و قەحرەمانین مەزنن بە تایبەت مەسەلە ڕێبەرتی ڕێبەر ئاپۆدا گەلێمە لە ڕۆژهەڵاتی کوردستان تاریخی ئەرکی خۆی پێکانوێ ئەم دە و باوەریەدانە گەلێمە لە ڕۆژهەڵاتی کوردستان جارێکێدنەوەی بە ئەرکی خۆی دیرۆکی هەستە چونکە ئەمە مەسەلەیەکی پەرچەی نینە مەسەلەیەکی عشیری نینە مەسەلەیەکی منتەقەی نینە مەسەلەیەکی گشتی نەتەویە و حەسیەتی نەتەویە دەوڵەتی تورکی داگیرکار ئێوێ دە شخصی ڕێبەر بۆ بە حەسیەتی مە بلیزە ئێوێ بە شکو و شەرەف و کەرامەتی مە بازی بکە یاری بکە بەڕاستی بۆ یژی ئێمە ڕێبەر بۆ دەستوری ئەمە نەدا یعنی ڕێبەر بۆ 2015 کە گوتی فەرمو بن بچنەگەر ئەیتوانە قڕ بکن واوەرنگەر من ڕێبەر بۆ مەدان خوندیە بۆ دەوڵەتی تر پێویستە گەلێمە تایبەت گەلێمە ڕۆژهەڵاتی کوردستان ئەمە بزانە بەڵام دەوڵەتی تورکی داگیرکار ئێوێ بە ئەم قاتلیامانە ئەم کۆمەڵکوژیانە ئەم هەموو جەبەڕوودە کە بەسەر گەلێمەداتێ ئێوێ ئەو شتی کە بۆ خۆیان ئێوێن بە ڕێبەر بۆ بدەن قبولکردن زمینی وی نییە ئەم دزانن ئەم پێی باوەرن گەلێمە لە ڕۆژهەڵاتی کوردستان وڵات پارێز زیاکە لە ڕۆژهەڵاتی کوردستان هەیە ئەوەی ببە خەڵقەیەکی
چالاک خەڵقەیەکی بە حرەکەت لە دەروبێرە ڕێبەرا بوو ئەم دەوەی باوەریدانە کەلمە ئەرکی خۆبیجی بینە هەر هەواڵێکی ماکە لە ڕۆژلاتی کوردستان و لە ئیران ئاپۆچیەکی کە هەیە لە هەر شوونێکی ئەم دەوەی باوەریەدانە هەم لە بەرامبەر ئەم تینا ئاگری کە لەسەر گەریلای ئازادی کوردستانە دەوڵەتی توردارکار بەدەستی هێلی خاین و خیانەت ئێوێ بمەشینە هەم لە بەرامبەروی هەم لە بەرامبەر ڕاستی ڕێبەرا بوو ئەوی بە ئەرکی خوارابن ئەم دوێ باوەریدانە هەواڵ زەروان گەشتینە کۆتایی بەرنامەکەمان زۆر سپاس بۆ بەشداربوون ئێمەش سپاسکەن و خێراتن ئازیزان و خۆشەویستان بەم جۆراتینە کۆتایی بەرنامەی ئەمجارەی لاپەڕان لە ڕادیۆی دەنگی گەل بابەتی سەرەکی بەرنامەکە لەسەر گۆشەگیری توندی سەر ڕێبەرئاپ و بەڕێوەچوونی هەڵمەتی جیهانی ئازادی جەستەیی ڕێبەرئاپ و چارەسەری پرسی کورد و هەروەها هێرش و هەوڵە داگیرکاریەکانی دەوڵەتی تورکی داگیر کرد بە میوانداری هەواڵ زەروان شەماڵ گەریلای یەکینەکانی ڕۆژهەڵاتی کوردستان یێرەکە تا بەرنامەیەکی تر و لاپەڕەیەکی تر هەر سەرکەوتوو ئازاد بن ماڵاوە.